هونەرمەند ئاسۆ عومەر سوارە ناوی تەواوی ئاسۆ عومەر محەممەدە و لە ساڵی 1964 لە شاری سلێمانی و لە خێزانێکی ڕۆشنبیر و نیشتیمان پەروەر لەدایک بووە. بنەماڵەکەیان لە بنەڕەتدا لە شاری پێنجۆن ژیاون و لە ساڵی 1946ەوە هاتوونەتە شاری سلێمانی. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە شاری سلێمانی تەواو کردووە و دواتر چۆتە پەیمانگەی تەکنیکی بەغداد و لە ساڵی 1970 بەشی کارگێڕی لەو پەیمانگەیە تەواو کردووە. لە ساڵی 1972ەوە چۆتە سەرشانۆ و دەستی بە کاری هونەری کردووە. لە سەر هەڵوێستەکانی چەندین جار ڕوبەڕووی زیندان و ئەشکەنجەدان بۆتەوە و دوجار بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچووە، بەڵام لە ساڵی 1988 بەر لێبوردنی گشتی کەوتووە و ئازاد کراوە. لە ساڵی 1990 ژیانی هاوسەری لەگەڵ خات و بەیان یوسف پێکهێناوە و بوونەتە خاوەنی کوڕێک و کچێک بە ناوەکانی کاژین و سۆلین. لە ساڵی 1994 وەک فەرمانبەر لە ڕادیۆی دەنگی زانکۆ لە زانکۆی سلێمانی دامەزراوە. لە ساڵی 1996 وەک لێپرسراوی ڕاگەیاندن لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەست بەکار بووە. لە ساڵی 2000 تا 2001 لە مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سووریا کاری کردووە. لە ساڵی 2001 تا 2003 لە نووسینگەی تایبەتی سەرۆکی حکوومەت لە ئەنجومەنی وەزیران کاری کردووە. لە ساڵی 2003 تا 2005 لە ڕێکخراوی باواجی بۆ هەڵگرتنەوەی مین وەک لێپرساوی ڕاگەاندن و پەیوەندیەکان کاری کردووە. لە ساڵی 2005 تا کۆتایی تەمەنی بە ناونیشانی ئەکتەر لە بەڕێوەبەرێتی هونەری سینەمای سلێمانی کاری کردووە. لە ساڵی 2007ەوە تا کۆتایی تەمەنی لە چەندین کاری جیاوازدا لە بنکەی ڕووناکبیری گەلاوێژ کاری کردووە. لە ساڵی 2012 تا کۆتایی تەمەنی لە دەستگای میدیایی کورسات وەک ئامادەکار و پێشکەشکاری چەندین بەرنامەی جیاواز کاری کردووە. لە ماوەی ژیانی خۆیدا وەک ئەکتەر و نووسەر و ڕاگەیاندنکار کاری کردووە و جێدەستی بە هەموو ئەو بوارانەوە دیارەوە. بەداخەوە لە ڕۆژی 30/12/2019 کاتژمێر 11 پێشنیوەڕۆ بەهۆی جەڵدەی دڵەوە لە شاری سلێمانی بۆ هەتایە چاوەکانی لێک ناو ماڵ ئاوایی یەکجاری لە هونەر و لە نیشتیمان کرد. من ماوەیەکی زۆر بوو لە هەڵەبجە مامەسا بووم، بەهۆی زروفی هەڵەبجە و کاتە زۆر ناخۆش بوو، دەمێ بوو نەگەڕابوومەوە بۆ شار. کە هاتم مەوە نزیکی جەژنی قوربان بوو، 3-4 ڕۆژی مابوو، خوا ئاسۆیان لە ڕۆژی 18/2/1964 من لە بازار ئاهاتمەوە ڕۆژە کوڕێکی برازام ها بەرەو پیریم هادووتی وڵا مامە کورتان بووە، ئیتر منیش لە خۆشیە دەستم کردوە با خەڵمە مژدانم مایە. ئەو ڕۆژە زۆر ڕۆژێکی خۆش بوو لەلام و ئیتر ئاسۆ ناوێکی خۆش بوو لەلام، ناوێکی کوردی بوو، یعنی بۆکو بڵێ ئێمە ڕۆژێکی نوێمان لێ هەڵات، ئاسۆمان لێ ڕووناک بوو ئاوات بەو نەوعە منیش نامنا ئاسۆ. کاگاسۆ کەسێک بوو هەر لە مناڵیەوە بەڕاستی من خۆم سەرسامی بووم، هەمیشە سەیری تەسەڕوفاتی مەگەت، سەیری ئەو جوڵە و حەرەکەیی کە لە ژیانی ڕۆژانەیە بوو. خۆم کەسێکم کە زۆر مەعجیبی حیاتی بووم، زۆر مەعجیبی هاوڕێتی بووم، لەگەڵ خەڵکانی زۆر بە گەورەتر لە خۆی تەسەڕوفیە کرد، قسەیە کرد، قسەی زۆر یعنی قسەی وایە کرد لەو کاتانە کە من ئێسەش ئەوە تای بوشەکانی لەناو مێشکما لەناو ناخمە دایما لە دڵی خۆما هەر ئێلێمەوە. هەتا بڵێ هەر لە مناڵیەوە وریا بوو، زۆر وریا بوو، قسە خۆش بوو، یعنی دەم بە پێکەنین بوو. هەموو وەختێک کە لەگەڵ هەر کەسێکە قسەیە کرد خەڵک خۆشیەویست، چونکە قسەکانی خۆش بوو، وەکو بە کوردیڵێ قسەکانی قوت بوو، قسەی نەستەق و قسەی خۆشیە کرد و ئەو قسانێکەی کرد بە پێی تەمەنی نەبوو. لە مناڵیەوە کەشتیە نووسی وشەی زۆر جوانی بەکارهێنا، دایمە مەسەلەن ئینشای بۆم نەنووسی، سعی پێیە کردم، یعنی دایمە وشەکانی باوەڕ کرد لەو کاتا زۆر کەم، یعنی خەڵک سەسامە بوو، یعنی زۆر جار مەسەلەن ئەمە کێ بۆی نووسی، ئەمە مەسەلەن ئاسۆی بران بۆی نووسیوم، یعنی هەمیشە شتەکانی جیاواز بوو. لە مناڵیەوە تاوەکو ئەو ڕۆژێشی کەوا خوا
بردیەوە بۆ خۆی کوڕێکی حتا بڵێ ڕۆسووک و خۆشەویست و ئەوی زۆر منی خۆشەویست و دائما حەزێکرد لەگەڵ منابێت هەتا بە مناڵی بەڵامی تر کە گەورە بوو اینجا من حەزمەکە دایمە لەگەڵ ئەوا بم ئیتر ئەوە یەکتیما خۆشەویست دایمە حەزمانەکرد بە یەکەوە بین. گەنجێکی گەورە بوو ینی لە ئەقلا زۆر گەورە بوو هەمیشە با بڵێن لیدەر بوو سەرۆکی ئەو هاوڕێیانەی بوو هەمیشە پرسۆڕایان پێکرد خۆی کەسێکی مەحبوب بوو کەسێکی خۆشەویست بوو. ئیندانی سیاسی تەبان من ماوەی تقریبن 13 مانگ هەر نەمزانی لەکوێیە پاش ئەوە تەلەفۆنێکیان بۆ کرد بتیان گیراوە لە ئەبوو غرێب وەرە بۆ لای ئیتەوە بوو چوون بۆ لای بوو ئەبوو غرێب و هەمومان چوین عایلەوێ دایکی و خوشکی و برای و خزم و کەس و کار هەموو چوین بۆ لای ئیتەوە بوو تقریبا 13 مانگی کەش مایەوە لە سەجن و بە عەفواتێکی 1970 بەربوو. هونەرمەند ئاسۆ عومەر سوارەیەکە کە لە ناوە دیارەکانی نێو هونەری شانە و درامای کوردی کە بەشداری دەیان کاری ناوازەیان کردووە هەر لە تەمەنی منداڵیشەوە بەهرە و توانای هونەری تێدا دەرکەوتووە سەرەتای کارە هونەریەکانیشی دەگەڕێتەوە بۆ ئەو کاتی کە لە قۆناغی سەرەتایی بووە و هەر بۆیە کاتێک لە قۆناغی 3 سەرەتایی دەبێت مامۆستاکانی ئەو سەردەمەی کە پێک هاتبوون لە کۆمەڵێک هونەرمەندی دیاری سلێمانی هەست بەم بەهرەیە دەکەن و بۆ یەکەم جار و لە ڕۆژی 27 ئازاری ساڵی 1972 کە دەکاتە ڕۆژی جیهانی شانۆ ئاسۆ عومەر سوارە دەهێنە سەر شانۆ و بەشداری شانۆی دیوەخانی وەیز دەکات لە نووسین و دەرهێنانی مامۆستا عومەر عەلی ئەمین کە ئەوەش دەبێت یەکەم کاری هونەری ئەم هونەرمەندە نەمرە. من دەمێک ساڵە لە بواری شانۆ ئیشەکەم من مناڵ بووم لە تەمەنی 8 ساڵیمەوە لە 3 سەرەتایی بووم بەس ئەو کاتە لە مەکتەبەکەمانە وەکو باسم کرد مەکتەبی مەحوی خۆشبەختانە دووسێ مامۆسایی هونەر مامۆسای هونەری شانۆ وەکو بەڕێزان مامۆستا عومەر عەلی ئەمین و مامۆستا تاڵب بەرزنجی یادی بەخێر لەو کاتۆ لە ئەمریکایە نەهاتوۆتەوە کاتە مامی کاک ئازاد بەرزنجی و مامۆستا عەبدولقادر مستەفا ئەمانە لە مەکتەبەکە مامۆستامان بوون کاری شانۆیان بە ئێمە کرد ئەوە بوو بە سەرەتایەک بۆ ئێمە فەزلێکی زۆریان بەسەرمەوەیە بەڵام منیش توانیم بەردەوامی بم بەو فەزلی ئەوان. لە دوای ئەم کارەوە ئاسۆ عومەر سوارە بەردەوام دەبێت لە گەشەپێدانی بەهرەکانی و بەشداری چەندین کاری تری هونەری دەکات لە قۆناغی سەرەتایی و دواتریش لە ناوەندی و ئامادەیی هەمیشەیەکێک بووە لەو خوێندکارانەی کە بەشداری کارای لە چالاکیە هونەریەکانی قوتابخانەکەیدا کردووە و وردە لە نێو هاوڕەکانیدا بۆتە ناوێکی دیار و چالاک هەر لە ساڵی هەفتەکان بەشداری لە چەندین کاری هونەری تردا کردووە لەوانە شانۆیەکانی ماڵێکی هەژار زەرفی شین دایکی فەڵەستین وەرزی سەرهەڵدانی فەرهاد تەنها کەوش لە پێکردن و حساب نییە هاوڕێیان ڕەشبەڵک لەسەر ئاوازی چەک کاتێکی شتەمەنی هێشتا لە چرۆکردندایە و تەنها 15 بەهاری تێپەڕاندووە و هێشتا لە قۆناغی ناوەندیدا دەبێت لە ساڵی 1970 دەچێتە تیپی نواندنی لاوانی سلێمانیەوە هەر لەو ساڵشدا لە نووسین و دەرهێنانی مامۆستا ئەحمەد سالار بەشداری شانۆی دڵدارانی باران دەکات کە تیایدا ڕۆڵی کارەکتەری سوارە بەرجەستە دەکات ئەم کارەی دەنگدانەوەی گەورەی دەبێت و هەر لە ناوی ئەم کارەکتەرەشەوە نازناوی سوارە وەردەگرێت و لە نێو خەڵکدا بە ئاسۆ سوارە دەناسرێت. چوومە متەوەستا بووم بە هاوڕێی کۆمەڵێک کەسانی تر ئەوانە تازە بوون بۆ من وەکو برای شاعیر جەمال غەمبار بەهادین ئیبراهیم کامەران ساڵح کارگەچی کەریم عەزیز کۆمەڵێ برادر بوون لە متەوەستا ئیشمانە کرد دوایی چوونە تیپی نواندنی لاوانی سلێمانی ئەو کاتە ئێمە ئیشمان لە دڵارانی بارانە کرد من ڕۆڵی سوارەم بینی کەیان و کام ئاسۆ عومەریان و ئەوەی کە دەوری سوارەی بینی ئیتر لەو ڕۆژەوە سوارە بوو بە پاژناوی من بووم بە ئاسۆ عومەر سوارە کاتە سوارە ناوی باپیرم نییە ناوی کارەکتەرێکە لەو کارەکتەرانی من بینیمە. لە دوای ئەم کارەوە هونەرمەند ئاسۆ عومەر سوارە بەردەوام دەبێت لە کاروانە هونەریەکەی و لە ساڵی هەشتاکان وەک ئەکتەر بەشداری دەیان کاری هونەری تر دەکات لەوانەش شانۆیەکانی پێکەنینی ژووری دادگا بەرگە ئەفسوناویەکەی پادشا ڕووبار بەندی و شێتخانە ئەو پیاوەی 2 جار مرد فەرهاد بە دوای جەژناوێڵە جگە لە کارە هونەریەکانیشی وەک ئەکتەر هاوکات هەوڵی گەورەی هەیە بۆ ئەوەی کاری دەرهێنان بکات و کاتێک لە قۆناغی 5 ئامادەی دەبێت
کاری دەرهێنان بۆ شانۆی شارەوانی دەکات کە لە نووسینی مامۆستا جیهان عومەرە. هونەرمەند ئاسۆ عومەر سوارە جگە لە کارە هونەریەکانی لەسەر شانۆ هاوکات هەر لە سەرەتای ساڵی هەشتاکانەوە کاری بۆ تەلەڤیزیۆن و سینەماش کردووە. بەشداریکردنی لە چیرۆکی تەمسیلی تەنەکە لە ساڵی 1982 دەبێتە یەکەم کاری ئەم سوارچاکەی هونەر لە بواری تەلەڤیزیۆندا. دواتریش لە سەرەتای ساڵی 90ەکان بەشداری لە فیلمی شەرەفی شارێکدا دەکات. لە دوای ئەم کارانەش ئاسۆ عومەر سوارە وەک سوارچاکێکی چالاک و بزێو لە نێو گەردەلوول و سەختیەکانی ژیاندا ڕێتەی دەکات و لە چاوی کامێراکانەوە ژیان و خۆشنودی پەخش دەکاتەوە. ئەو لە دوای ساڵی 2000ەوە بەشداری دەیان کاری تەلەڤیزیۆنی و فیلمی سینەمایی کردووە و توانیوێتی لە ڕێی جوانی ئەدا و نواندن و فۆرم و شێوازی قسەکردن و هەڵس و کەوتیەوە کاریگەری گەورە لەم بوارەدا دروست بکات و هەرزوو بووە یەکێک لە ئەکتەرە خۆشەویستەکان لای بینەر. باجێکی خۆمی بۆ باجێکی گرانیش کاوە تۆ چەند ساڵێکە لە لای من ئیژەکەی. من دڵم بۆ کەس نەکردوێتەوە تەنیا بۆ تۆ نەبێ لەبەرەوەی متمانی زۆرم پێێتە. کاک سەردار خۆت بە ڕابردووە خەریک مەکە. ئای ڕابردووی نەگریس ئێستاش لە بەرچاوم ئینسانێک ئەو هاوڕیانی متمانیان پێکردو بیفرۆشێ ئینسانێکی بەد و پیس. هونەرمەند ئاسۆ عومەر سوارە لە ساڵی 2005 بەشداری لە بەشی یەکەمی زنجیرە درامای گەردەلوولدا دەکات کە دەتوانین بڵین لە ڕۆڵی هۆشیاردا زۆر هۆشیارانە توانین ڕەنگ و دەنگ و نواندنێکی ناوەزە پێشکەشی بینەر بکات و نەمری بە کارەکتەرەکەی ببەخشێت. باسەکەی کاگوشە بەس قواتەکە زۆرە ئەگەر مەبەست لە منە خەمی منێ نەبێ فیشەکەی احتیاتەکەم هەڵگرت. ئەزانم فاخرجیان ئێمەش ئەو گولێمان هەر لای خۆمان هەڵگرتووە بەڵام خۆ ئەبێت تا جواتڵۆپی خێل شەڕکەی. بەسە برادرا بەسە بەسە باشی وەرە کاکسادیۆن بەسە. لە دوای گەردەلوول هونەرمەند ئاسۆ عومەر سوارە لە کارە درامیەکانی بەردەوام دەبێت و هەر لەو ساڵانەش بەشداری چەند درامایەکی تەلەڤیزیۆنی دەکات. لەوانەش درامەکانی وەسێدنامە، گەرمیان و کوێستان، ژیلەمۆ، ئاکامی نهێنیەکان، چپەی ڕابردوو، خانەکەی حاجی ئاغا. لە هەموو ئەم کارانەشدا با ڕۆڵ و کارەکتەری جیاواز بەشداری کردووە و بەردەوامیش لە بەرەو پێشچووندا بووە. بەزانم بینی ناوەکانێکی بەس من پێم باش نییە بچی سەفەرکەی بەرە ماوەیەکە حکوومەت بە ڕۆژ دەزانین فێر بووە نیا لە خەڵک بە کۆمەڵ بگەڕێ ئەبەن هاتوچۆی شەوانیش هەر قەدەغەیە خۆزگا نەکبەتیەکانی ئەم میلەتە هەرەوا بوو وەختێک پێشمەرگە ئەیانەوێت دەست بە پیاوی حکوومەت بوەشێنن حکوومەتی ژێ لە تۆڵەی ئەوە زانین چیەکە قەتڵ عامی خەڵکەکە ئەوە وەزعەکەیە. جگەل لە درامە تەلەڤیزیۆنیەکان هاوکات ئەم هونەرمەندە نەمرە بەشداری لە چەندین فیلمی سینەمای درێژ و کورتدا کردووە و ئەزمموی نواندنی لە بواری سینەماشدا هیچی کەمتر نەبووە لە ئەزمونە سەرکەوتوەکانی تری. دیارترین ڕۆڵیشی لە ساڵی 2007دا بوو کاتێک بە ڕۆڵی لاوە بەشداری لە فیلمی سینەمای ژانی گەلدا دەکات. ئەو سەبارەت بە ژماری کارە هونەریەکانی لە چاوپێکەوتنێکدا لە ساڵی 2016 بەم جۆرە باسی کارە هونەریەکانی خۆی دەکات. یەکەمین ئیشی تەلەڤیزیۆنیشم تەنەکەیە دوای ئەوە شەرەفی شارێکە ئەنجا هەردوو گەردەلوولە وەسێدنامە و خانەکەی حاجی ئاغا و ئاکامی نهێنیەکە نازانم زۆرن ماشەڵڵا هەتا دوامین ئیشم 2014 بۆ وەکو کاری نواندن کە خۆم تەمسیلم تیا کرد بێ ئیشێک بوو بە ناوی چپەی ڕابردوو لە 2015 لە نووسین و لە سیناریۆ دەرێنانی خۆم ئیشێکمان بۆ
یادی شاری سلێمانی پێشکەش کرد مەبەستمەوەی بە کۆی گشتی چەندین فیلمی سینەمایی وەکو ژانی گەل و وەکو عاشقەکان بە پیۆمر و سپی و ڕەش لە کاری سینەماش بەشداریم کردووە 25 شانۆییەک و 20 درامایەک و 3 فیلمێک بەشداریم کە نزیکی 50 ئیشێکم هەیە. ئەوەی جێی ئاماژەیە لە سەر ژیانی هونەری ئەم هونەرمەندە ئەوەیە کە هونەرمەند ئاسۆ عومەر سوارە جگە لە کارە هونەریە کوردیەکان هاوکات بەشداری چەندین کاری کردووە بە زمانی عەرەبی یان کاری هاوبەشی عەرەبی کوردی بۆیە دەتوانین بڵین یەکێک بوو لەو ئەکتەرانەی کە لەسەر ئاستی هەموو عێراق ڕۆڵ و پێگەی دیاری خۆی هەبوو لەو کارە عەرەبیانەش کە بەشداری تێدا کردووە هروب المستحیل طائر الجنوب خارطة الطريق دوایین کاریشی بە زمانی عەرەبی بەشداریکردنی بوو لە درامای ڕەباب تا ئێستا و کارە بە زمانی کوردی و لە کوردستان پەخش نەکراوە. أنا ما أعتقد الحكومة راح تقبل تفاوض. ما أعتقد. نشوف نقيب سليم ايش راح يسوي بعدين أنا قرر. راح تلم كل الحكومة داير ما داير هذا البيت ويسوي لك إياه تراب. إذا قرار الحكومة تسوي هذا البيت تراب فأني وياك قبرنا جواه. هونەرمەند ئاسۆ سوارە ساڵانێک لە بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی فەرمانبەر بووە و دواتر و لە ساڵی 2005ەوە هەر لە سەرەتای دامەزراندنی بەڕێوەبەرەتی سینەمای سلێمانیەوە بە ناونیشانی ئەکتەر دەبێتە فەرمانبەر لەوێ بە درێژایی ئەو ساڵانەش کە لە بەڕێوەبەرەتی سینەما کاری کردووە یەکێک بووە لە فەرمانبەرە چالاکەکان و لە خۆبردووانە بەشداری دەیان کار و چالاکی هونەری ئەو بەڕێوەبەرەتی کردووە دوایین کاریشی لەوێ کە بەداخەوە خۆی بەرهەمەکەی نەبینی هاوکاریکردنی بوو لە پرۆژەی بە کللتورکردنی سینەما لە قوتابخانەکانی شاری سلێمانی کە خۆشبەختانە دوای چەند مانگێک لە کارکردن لە ئێستادا ئەو هەوڵانی خەریکە دێنە بەرهەموو پرۆژەکە سەرپێ دەخرێت ئەمە جگەلەوەی وەک ئەکتەر بەشداری فیلمی سپی و ڕەشی کردووە کە لە دەرهێنانی دەرهێنەر دانا ئیبراهیمە و یەکێکە لە بەرهەمەکانی بەڕێوەبەرەتی سینەمای سلێمانی. وا دیارە تۆ کوڕێکی زۆر عاقلی بە قوربان ئەو مۆبایلە هی منە لەبەرەوە ئەلێبی تۆ بە من نادەمەوە چۆن بزانم تۆە بە قوربان تۆ تەلەبەی بەڵێ ڕسمە پێت ناڵێم جۆ بگرە ئەو مۆبایلەم نەیتەوە ئەو کوژەم. هونەرمەند ئاسۆ عومەر سوارە هێشتا زۆری لەهک بەدا بوو هێشتا بە گوڕ و چین و وزەیەکی گەورەوە دەویست بەشداری کارە هونەریەکان بکات چەندین پرۆژەی هونەری نوێی لەبەردەستدا بوو کە بڕیار بوو کاریان تێدا بکات بەڵام مەخابن مردن وەک مۆتەکەیەکی خێرا و لە ناکاو چنگە بێڕەحمەکانی لە هەناوی ئەم ڕۆحە شیرینە گیر دەکات و بۆ هەتا هەتایە لێمانی دوور دەخاتەوە. بەوەی سجن و ئەوانەوە من ماوەیەکی زۆر لە بەندیخانە بووم لە ئەبوغرێب بووم بەهۆی ئەو زروفە سیاسی کە لای هەمووتان معلومە ئیتر کە هاتمەوە بەڕاستی پابند نەبووم بە هیچی پێکەوە هەتاوەکو ئێستا هەموویانم وەکو یەک خۆشەوە و هیچ هینێکیشم نییە با بڵێن لە هیچ کارێکی هونەریە حەساسیەتم بەرامبەر بە هیچ برادێک بە هیچ خوشکێک و بە هیچ برایەک نییە لەگەڵ هەمویان تەبام لە پێناوی بنیادنانی ئەو درامایی کە هەمومان ئێستا چاوی هیوامان تێبڕیەوە. کاگاسۆ لە هەش کارێکی هونەریە کاری کرد بێت زۆر بە خۆشەویستی پێش هەموو شتێک چونکە زۆر جارەی و خۆشەویستیت بۆ هونەر نەبێت بۆ ئەو کارە نەبێت قەت سەر ناکەوی ئەو خۆشەویستیە ئەو جددیە تێژوای لێکرده بوو کە سەرکەوتنی تەواوی بەسەر ئینێ هەنابوو بەسەر ژیانی هونەری خۆیان نابوو هەمیشە کە کاتێک شانوگەریشێ کرد هەمیشە بەدەل لەوەی کە ڕۆژانی پرۆڤەکە چەند ساتێکیان بۆ دانامە پرۆڤی لەگەڵا بکەن لەگەڵ دەرهێنەرەکانە ئەو هەمیشە لە ماڵەوە پێشوەخت ئیزافەی خۆی هەبوو ئاهاتۆ بوو ئەوێ زۆر جا منیش لەگە خۆیان بێت ئەو شتانی کە لە ماڵەوەی کرد لەوێ تەنفیزیە کرد کاگاسۆ زۆر من خۆم سەرسامیم بەو جددیەتی کە لە شانۆگەریەکانە پێشوەخت هەموو کەسایەتەکەی هەڕەسەنگان کە ئەو کەسێتی وەریەگرت ئەوێ بێ کەسێتێکی ئاوا بێ دایمە مناقەشەی لەگەڵ دەرهێنەرا کرد ئەوانیش ئەیانزانی کە کاگاسۆ فعلەن بە جددیەوە ئیشەکەیەکە دایمە هەمیشە گویان لێگرت دایمە چەقلەیان بۆ لێ لەگەڵ کێ قساکە لەمە پێشمەرگەیەکی ئازایە ئەی واز لەو مناڵە بێنە لەگەڵ کێ قساکەن جوانەجان لەگەڵ منێ بوو
ئەی لەگەڵ چی قساکەم وەرە ڕاستەکەی بە قوربان بەڵام ئەخەر ئەو قارەمانەش بیرمەکە دوو دانەمانگە نەمبینیوە ئەو بتی بیری باوکی خۆمەکەم ماڵی چۆڵم ماڵی ساردە ماڵی بێدەنگ کونجی ڕازە بەومێدی ڕۆژێکی تر کە هەڵدێ خۆریاواتە شیرین گیان گەرچی کە تۆ دووری لە من چاوانێ دایمەوە لەبەر چاوم هەرچەنە ڕێگا کە تاریکە لە من توی چرای ڕۆشنکەرە وەی ژیانە وەرە هەردوو با پێکەوە ئەمڕێیە بگری لە تاریکی شاوازەنگە خۆرداگری ماڵی چۆڵم ماڵی ساردم ماڵی بێدەنگ کونجی ڕازم بەومێدی ڕۆژێکی تر کە هەڵدێ خۆریاواتە ئاسۆ عومەر سوارە جگەل لە کارە هونەریەکانی لە بواری شانە و دراما و سینەما هاوکات یەکێک بوو لە نووسەر و ڕووناکبیرە دیارەکانی کوردستان و هەر لە تەمەنی لاویەوە حەزی بۆ نووسین و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی تێیدا سەر هەڵدەدات ئەو لە کۆتایی ساڵی حەفتەکانەوە دەستی بە نووسین کردووە و سەرەتاش بە نووسینی چەند چیرۆکێک لەو سەردەمە دەستی پێ کردووە کە دواتر ئەم بەهرەی نووسینە لە لای ئەو گەشە دەکات و چەندین چیرۆک و سینیاروی فیلم و دەقی شانۆیی و کتێبی تایبەتی نووسیوە وەک هاوڕەکانی دەڵێن ئەو کەسایەتیشی بەرز و ڕۆشنبیری هەبوو هەمیشە حەزی بە هاوڕێیەتی و تێکەڵی کەسانی لە خۆی گەورەتر بووە و بە بەردەوامی بەشداری مەجلیس و کۆڕی هونەرمەندان و نووسەران و ڕووناکبیرانی شاری کردووە حەز و خولیای ئاسۆ عومەر سوارە بۆ خزمەتکردنی ئەدەب و نووسین و ڕووناکبیری کوردی وای لێ دەکات کە ئەم بەهرە و خولیایی لە هەوڵی تاکە کەسی خۆیەوە بکاتە کارێکی دەستە جەمعی و لە ساڵی 2007ەوە پەیوەندی دەکات بە بنکەی ڕووناکبیری گەلاوێژەوە و سەرەتا وەک بەڕێوەبەری کارجێڕی لەو بنکەیە دەست بەکار دەبێت کە زۆرینەی کارە ئیداری هونەریەکانی بنکەکە بەڕێوە دەبات دواتر و لە ساڵی 2011 و لە کۆنفرانسی ئەو ساڵەدا هونەرمەند ئاسۆ عومەر سوارە بە ئەندامی دەستەی باڵای بنکەی گەلاوێژ هەڵدەبژێڕێت ئەمەش ئەرکەکانی سەرشانی سەختتر دەکات و بەردەوام هاوکارێکی سەرەکی بووە لە بەڕێوەبردنی کارە ئیداری هونەریەکان لە تەواوی چالاکیە ئەدەبی و ڕووناکبیریەکانی بنکەی گەلاوێژ هەموو ئەم ئەرک و کارانە هێشتا ڕۆحی تینووی ئەو بۆ خزمەتکردنی ئەدەب و ڕووناکبیری تێر ناکەن هەر بۆیە لە ساڵی 2019 دەبێتە جێگیری سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ و زۆر ئەرشی گەورەتری دەکەوێتە سەرشان ئەو لە بنکەی گەلاوێژ هاوکارێکی سەرەکی و چالاکی تیمی کارکردنی بنکەکە بووە لە بەڕێوەبردن و سازکردنی تەواوی چالاکی ڕووناکبیریەکان با تایبەت لە هەموو فستیڤاڵەکانی گەلاوێژ کە ساڵانە ساز دەکرێت لا پێش ئەوەشی ماڵ ئاوای یەکجاری لە هاوڕێکانی و بنکەی گەلاوێژ بکات ئەم ڕووناکبیرە بە سەلیقەیە سەرقاڵی ئامادەکاریەکان بوو بۆ سازکردنی دیداری شاعری عراقی مزەفەر نەواب کەوا بڕیارە لە مانگی شوباتی ئەم ساڵدا بەڕێوە بچێت دوای نووسین و کاغەزی سەر مێزەکەشی لە بنکەی گەلاوێژ هەر تێبینیەکانی ئەو دیدارەیە کە بەداخەوە بە چاوی خۆی نەیبینی لە بواری نووسیندا ئاسۆ عومەر سوارە جگە لەو چیرۆک و سیناریۆ و دەقە شانۆیانەی کە نووسیوێتی هاوکات خاوەنی دوو کتێبی تایبەت بە خۆیەتی کە یەکەمیان لە ساڵی 2015 چاپی کردووە بە ناوی پێنجوێن مەملەکەتی گوڵەزەردە و تیایدا لە ڕێگەی ئەلبومێکی وێنەوە باس لە مێژوو کەسایەتی و ڕووداوەکانی شاری پێنجوێن دەکات کە زێدی بۆ باپیرانی خۆی بووە ڕاستیە پێنجوێن مەملەکەتی گوڵەزەردە من لە بنەچە خەڵکی پێنجوێنین
هەرچەنە من لەوێ لە دایک نەبوون پێنجۆنەکان خۆیانەوە باش دەزانن ماڵیشمان لەوێ نەبووە بەڵام هەڵبەتە باو باپیران و لە خاڵوانیشم و لە مامەکانیشم هەردوو لا خەڵکی پێنجێنن ئەگەر ئەم قسەیە نەکەوێت لەسرم نەک پێنجێنچێتینە بەڵام حەقی خۆمە مەڵاشوم هەڵراوەتەوە بم شێ هەڵراوەتەوە لە ماڵی ئێمە پێنجێن سمبولێکە ڕەمزێکە منیش حەزم کرد یەکەمین ئیش بۆ ئەو شارە بکەم کە هەمیشە لە دڵا شیرین بووە. ئاسۆ عومەر سوارە لە ساڵانی دوای تەمەنیدا بە شێوەیەکی زۆر چڕوپڕ سەرقاڵی یەکێک لە پرۆژە گەورەکانی ژیانی خۆی بوو. ئەو ئەم پرۆژەی وەک پرۆژەی تەمەنی خۆی سیر دەکرد شەو ڕۆژی خست بۆ سەریەک بۆ ئەوەی ئەم پرۆژەیە ڕووناکی ببینێت و بگاتە دەستی خەڵک. ئەم پرۆژەیە کتێبێکی دانسقەیە بە ناوی سلێمانی و خاکی کە لە دووتوێی 830 لاپەڕەدا و لە ڕێگەی وێنەوە مێژووی شاری سلێمانی دەجێڕێتەوە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ڕووناکبیری و کەسایەتی و بنەماڵەکانی شارەوە. سلێمانی و خاکی خەونی گەورەی ئاسۆ عومەر سوارە بوو کە بەردەوام شانازی پێوە دەکرد و باسی دەکرد. ئەو دوای ماندووبوونێکی زۆر پرۆژەکەی تەواو کرد و ڕەوانەی چاپخانەی کرد و بە تاسەوە چاوەڕێی تەواوبوونی چاپ و بڵاوکردنەوەی کتێبەکەی دەکرد. بەڵام هەزاران داخ کە پێش تەواوبوونی چاپی کتێبەکەی ژیانی ئەو بە کۆتا گەیشت و نەیتوانی ئەو پرۆژەی کە چەندین ساڵە ئامادەکاری بۆ دەکات بە چاوی خۆی بیبینێت. لە سەرەتای ساڵی 2020 کتێبێکم هەیە 830 لاپەڕەیە بە قەبارەی 25 سانتیم بە 25 سانتیم ناوی سلێمانی و خاکیە 14 بەشە. ئەم 14 بەشە ژیان لە سلێمانی لە 1984ەوە بۆ ساڵی 1950 ئەکەوێتە بەردەمی دیدەی خوێنەران و 2 ساڵ و نیوە من با بڵێن ژیانی خۆمم لەسەرداناوە زۆر هەوڵم داوە کە شتێکی باش دەبچێت. ئەو 14 بەشە مێژووی بابانەکانە مێژووی شوێن لە سلێمانی بێگەیشن مناڵ لە ڕووی ئابووری هونەر ئەدەب ئاین و پێکەوە ژیان هەتا ساڵی ڕاپەڕینەکە دێ. ئەوە ئەو پرۆژەیە کە کۆتاییم پێهێنا و ئێستا لە چاپە و خۆشبەختانەوە ئەوەندەی نەماوە ئەویش لەدایک بۆ منیش کەمێکی سا. خۆی ئاسۆ 2 ساڵ بوو خەریکی ئەو پرۆژەی شاری سلێمانی بۆی ئەو کتێبەی سلێمانی و خاکی. ئەم 2 ساڵە بەردەوام لەم ژوورەی خۆیە لەسەر ئەم مێزە حتا 4 و 5 بەیانی خەریکی نووسین و ڕێخستنی وێنەکان بوو. ئێواران لە دوای ئیشی لە بنکەی گەلاوێژ ئەچوە ماڵان ڕسمەکانی کۆ کردەوە بەشێکیشی لە بەرنامی وێنەکانی دوێنێ لاما بوو. ئیتر ئاهاتەوە خەریکی کۆکردن و چاکردنی ئەوە بوو. ئیتر من لە بینەکانیا بڵێن چاو ئاو ئەو شتانم بۆ بردە سەرە و خۆم بە تەنیا دانیشتم ئەمود با ئیشەکەی جێبەجێکە. تقریبان فترەیەک بوو ئیتر ئیشەکەی تەواو کردبوو مرتاحیەک هات بوو بە ژیانیا وتی ئیتر ئەو کتێبەم تەواو کردووە لە خەمی ئەوە بوو چۆن بیگەێنێتە چاپ و بیگەێنێتە دەست خەڵک. ئاسۆ خۆی کەسێکی بەتوانا بوو بەڕاستی ئەیتوانی هاوسەنگیە بکا لە بینی ئیشەکانیە و منیش بە هەموو توانامەوە پشت و پەنای بووم. یعنی ئەگە بڵێم بەشێکی زۆری ئاسانکاری ژیانی ڕۆژانم بۆ کردبووی شوکارەکان بۆی ئەو زیاتر تەفەڕوخ کاتە سەر ئیشە هونەری و ئەدەبیەکانی. وایەکم هەیە پێم خۆشە هەموو ئەو کەسانی کە بەتەنگ شار و شارچکە و شوێنەکانی خۆیانوێن بتوانن بە جۆرێک لە جۆرەکان کەڵچەر و فۆتۆ و شتە تایبەتمەندیەکان ڕزگار بکەن لە فەوتاندن بۆی بە هەمومان سەرچاویشی زۆرمان هەبێ بۆەوەی بە بتوانین کوردستان ئەرشیف بکەین لە ڕێگەی وێژ. توانی کێ لێرەیە؟ مستەفا دلێر وەرە یەکێتە بەڵێ وەرە مزگار چییە؟ جۆ بگرن کە لە جێ شوجاشێکی زۆریان هێناوە لەوە ئەچی ئیخباری کرابین با یەک شتان پێ بڵێن ڕۆژێکەوە جۆ بگرن
ئەمن زۆر کەراوە دهانمەیە داخی درود بۆ گیانی پاشی چەندانەیەک داوانی کۆچی دواییان کردووە و پیرۆزبایی لە خۆشەویستی کورسا دەکەم چونکە ئێمە هەمیشە پەیوەندێکی ڕۆحی لە نێوان ئێمە و لە نێوان بینەرەکانە هەیە بەڵام چی بکەم وەختیایە دێمە بەردەمە واقی ورم وامەشێنێ بە جۆرێ نایەڵێ هیچ دەربڕێمایی هۆ کڵۆن جارێ ئەی هاوەردە ئەسمەڵ خەقانی باینی من و تۆ باوانم دنیا پێزانی ماڵێبانی کرد ئەی هاوەر ئەمە حاڵیە کەس بەدرێدی کەس باوانم ئاگادانیە هۆ کڵۆن جارێ ئەی هاوەردە سێ ماڵ خەقانی باینی من و تۆ چاوڕژێیان دنیا پێزانی ئێستا لە مەبەستی جەنابتان تێگەیشتە بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شا دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. کەشکۆڵە پڕبەرهەم و داهێنانەکەی ئاسۆ عومەر سوارە تەنها بەرهەمی هونەری و نووسینی تێدا نەبوو، ئەو سەرەڕای هەموو کارەکانی تری هاوکات یەکێک بوو لە ڕاگەیاندن کارە بەتوانا و بە سەلیقەکانی کوردستان و لە ڕێگەی چەندین بەرنامەی جیاوازەوە توانیوەتی خزمەتێکی گەورە بە کایی ڕۆشنبیری و کولتور و فەرهەنگ و ئەرشیفی ئەمنەتەوەیە بکات. ئەو ساڵانێکی زۆر وەک ئامادەکار و دواتریش پێشکەشکاری چەند بەرنامەیەکی جیاوازکاری کردووە. ئێمە چۆن توانین بەشداری لە فیستیڤالەکانی دنیا بکەین، یەک بۆ وەرگرتنەوەی ئاستی یان فیدباکی خۆت لە ناوخوا لە فیستیڤالەکانی ناوخوا و هەروەها بۆ دەرەوەش و بۆ ناسینی کولتوری نەتەوەی ئێمان بە جیهان دیسانەوە. ئەمەش فاکتەرێکی گرنگە بۆ ئێمە کە ببێتە پردێک بۆ گەیاندنی بیر و فەلسەفەی یا کەڵچەری کوردی بۆ جیهان. وەک دەستپێکی کاری تەلەڤیزیۆنی ئاسۆ عومەر سوارە لە کۆتایی ساڵی 90ەکان وەک ئامادەکار و پێشکەشکاری چەند بەرنامەیەکی تەرفیهی لە کەناڵی گەلی کوردستان دەستی بەکار کردووە. دواتر و لە ساڵی 2012 چۆتە دەستگای میدیایی کورتسات و
وەک ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی وێنەکانی دوێنێ دەستی بەکار کردووە. ئەمە جگەلەوەی وەک پێشکەشکار چەندین بەرنامەی تری پێشکەش کردووە، وەک بەرنامەی زۆرانزۆن و یادەکانی دامەزراندنی شاری سلێمانی و بۆنە و جەژنەکان. ئەو هەرزوو توانی وەک پێشکەشکارێکی بەتوانە و سەرکەوت و جێدەستی خۆی لەم بوارەشدا دیاری بکات. ئەلێرە ئیستێک بکەین ڕابوەسین. ئەم خاتوونە دوو پرسیاریش بۆ ئەو پرسیاری یەکەمی من جوابێمەوە. پرسیاری یەکەم من جوابێمەوە. ناوی بەیان یوسف سەعیدە لە 25 ساڵی 1965 لەدایک بووە. لە 18 ساڵی 90 هاوسەرگیری کردووە. دەرچووی ئامادەی کشتتوکاڵی بەکرەجۆیە و خاوەنی دوو مناڵە بە ناوی کاژین کوڕ سۆلین کرد چەپڵەیەکی زۆر بەهێز بۆ خاتوو بەیان. هۆکاری زانیاری منیش لەسەر ئەوەی کە ئەم خاتمە باشە ناسم ئەوەیە کە هاوسەری خۆمە و چەپڵەیەکشی بۆ لێ. بەڵێ پرسیاری دووەم ڕاتان بەرامبەر بە بەرنامەکەمان. پێشەکەی دەستخۆشکەری بەرنامەکەتان لێکم و هیوادارم بەرەو پێشتر بڕاوە پیرۆزبای مانگی ڕەمەزانیش لەسەر جەم گەلی کوردستانەکەم. ئاسۆ عومەر سوارە و سلێمانی دوانەیەکی لێکدانە بڕاو بوون. ئەو زۆر بەتاسەوە حەزی بۆ بەرنامە و چالاشیانە دەکرد کە سەبارەت بە شاری سلێمانی و کەسایەتیەکان و مێژووی ئەم شارە بوون. بۆیە زۆر جار وەک پێشکەشکاری ئەم جۆرە یادانە دەبینرا و جگە لە پیشەکەی وەک پێشکەشکار هاوکات خۆی دەچوە نێوکەشی بەرنامەکە و تێکەڵی کەسایەتیەکان و مێژووی ئەم شارە دەبوو. خۆشەویستی سلێمانی وەک خوێن بە دەمارەکانیدا دەڕۆیشت و هەرگیز نەدەوەستا بۆ خزمەتکردنی ئەم شارە. سەرەڕای ئەم هەوڵانەشی هەر لە یادی دامەزراندنی شاری سلێمانیدا کاری نووسین و سیناریۆی بۆ فیلمێکی دۆکۆمنتاری کردووە لەسەر مێژووی دامەزراندنی شاری سلێمانی. قاسی دەنێرم بۆ هەر چوار لای مەملەکەت تاوەکو خەڵکی منەوەر و پیشەوەر و دەستڕەنگینمان بۆ بنێرن. ئێمە پایتەختێک دروستەکەین لایەق بە میرنشینی بابان بێت. پاشا ئەو شارە ناوەندێت چی؟ بەرەکەتدا ناویێنەی سولەیمان. بینەرانی کورسات ئەم کاتتان باش. ئەم شەو لێرە لە ناو جەرگەی شار بە تایبەت لە حەوشی سەرای سلێمانی ئەمانەوێ لەگەڵتان بین. ئەمانەوێ بەرنمەیەکی شایستە بە شاری هەڵمەت و قوربانی لایەق بە شارە حیاتەکەتان پێشکەش بکەین و بە گۆرانی و مۆسیقا و بیرەوەریەکانی سلێمانی میوانداریتان بکەین. ئەمانەوێ بە قوتیلکە و فتیلە و گڵۆپی سەردارتەلەکانی شار گەڕەکەکانی مەڵکەنی و کانێسکان و سەرشەقام و پیرمەسوور و گۆیژە و چوارباخ و هۆلێ و قەزازەکان و نوریاوا و دەرگەزێن و شێخان و سەرگۆل و حاجیحانتان بۆ بکەینە چراخان. ئاسۆ عومەر سوارە هەر لە سەرەتای کاری هونەری و نووسینی خۆیەوە حەزی بە کۆکردنەوەی وێنە و ئەرشیف کردووە و بۆ مەبەستەش سەدان وێنەی ناوازە و پڕبایەخی مێژووی لە ژیانی خۆیدا کۆ کردوتەوە کە دوجار سەری کێشا بۆ ئەوەی لە پرۆژەیەکی گەورەی وەک کتێبی سلێمانی و خاکیدا ڕنگ بداتەوە. هەر لە مناڵیمەوە لە 12 ساڵیمەوە ئارزوویەکەم بۆ دروست بووە لە ڕێگەی برادێکەوە کە بۆ یەکەمین جار لە ژیانمە ئەلبومێکی پیشانە. ئەلبومەکە ڤڵادیمیر لینین بوو کە پیشانیان جابوو لەو کتێبانی کە من حەزم لێ ناکرد و هەمووی خوێندن نووسین و هەمووی ئەو بوو کە من مێشکی خۆمی تیا بووشم. لەم پێشێکی ئەم کتێبەشە ئاماژەم پیاوە کە ڕۆژگارێک چووینە بەغدا بووین بە خوێندکار لە پەیمانگە برادێکی تری خۆشەویستمانەیە کاکە کووردە ئەویش ئەلبومێکی تری پیشانم ئەوەی ئەویانی ڤڵادیمیر لینین بوو ئەمانی با بڵێنی جەمال عەبدولناسری مەسەر بوو. ئەمە بۆ خۆی بوو بە نەواتێک بوو بە پێشینەیەک بۆ من کە من زۆر حەز لە فۆتۆ بکەم. جا وەکو ئەو تعریفەیەشی کە باسم کرد ڕاستگۆترین دۆکۆمنتە لەوە ئارەزوم لە هەر شوێنێ وێنەیەکم بە تایبەتی تا کۆنتر بێ بۆ من لە ڕۆحی منەوە نزیکترە. بەرنامەی وێنەکانی دوێنەیەکێک بوو لە پرۆژە ناوازە و جوانەکانی دەستگای میدیای کورسات
کە هەر لە سەرەتاوە ئاسۆ عومەر سوارەی بۆ ئەو کارە هەڵبژارد و پێیوا بوو کارێکی لەو جۆرە هەر بۆ ئەدا و سەلیقە و شارەزایی ئەو گونجاوە چکە ئەو یەکێک بوو لە کەسایەتی خۆشەویستەکانی کوردستان و خۆشەویستێکی ئەجگار زۆرشی بۆ ئەم جۆرە کارانە هەبوو کە خزمەتکردن بوو بە کلتور و فەرهەنگ و ئەرشیفکردنی وێستگە جیاوازەکانی مێژوونەتەوەیمان لە ڕێگای وێنەوە. استراتیژی بەرنامەکەش گەڕانەوەیە بۆ ژیانی دوێنێ لە ئێستا تێڕامێنی سوودی لێبینی بۆ ئایدا مێژووی بنەماڵەیەکە جێڕێتەوە بە کۆی گشتی ئەم بنەماڵانە مێژووی شارێکە جێڕێتەوە کە پەلە هاوی بۆ شارەکانی کە مێژووی نیشتیمانێک ئەگێڕێتەوە لە زۆر ڕوەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ژیاریەوە لە ڕووی پەیوەندیەکانەوە ئەم بەرنامەیەکی ماڵتیە ئەم بەرنمەیەکە وشک نییە لە بوارەکە خۆی بۆ خۆی فکرەکە فکرەیەکی خۆشە زۆر جار تۆ ڕێیەکەوێ ئەچیتە ماڵی خزمێکە خۆشترین شت دەوێت کاڵێ بڕۆن بە ئەو ئەلبومە بێنن با تەماشایەکەی لەبەرەوەی وێنە خۆی مغریەکە تەماشایەکەی قمری خان تۆم بەرنامەیە دیوە خۆشبی ئەرێ وەڵا شەوان سەیرم کردووە کە تۆ بەرنامەکە خۆش باشە تەمانەوەی کە تۆ لە ژیان تا کۆمەڵێک ڕسم هەیە هی خۆت کە سوکارت و ئیتر ماڵە خەزوران و مێرد و مناڵ و خوا نەیان بڕێ ڕۆژێک لە ڕۆژان بیری لەوە کردو تۆ لە بەرنمەیەکی ئاوایە دابنیشی ئەم ڕسمانە باس بکەیت نەوەڵی هەرگیتر کۆمان کردو تۆ ڕسمەکان و کە ڕسمان گرتۆ دامان ناوەوەڵ بیری لەوە نەکردوەوە بەڵام عادەت بوو لە سلێمانی قمری خان جاران کە ماڵی ئێمە ئاهاتن بۆ ماڵی ئێوە یا ئێوە ئەچوون بۆ ماڵێکی تر عادەت وا بوویان و ئەو ئەلبومە بێن باسی جا ئێستا ئێمەش ئەم شەو ئەم ئەلبومەی توێە ئەیهێنین سەیریەکەین بەڵام هەر خۆمان نین بینەرانی بەڕێزیشمان لەگەڵان وێنەکانی دوێنێ سوودم لە دوو خەسڵەتی خۆم وەرگرتووە یەکەم خەسڵەت ئەوەیە کە من خۆم ئەکتەرم دووەم زۆر شارەزای سلێمانی و مناڵێک لە مناڵیمەوە لە تەمەنیشی زۆر کەمەوە بە شاگردی لای مامم زوو گەشتمە ناو بازار و مناڵێکی بزێ بووم و هاوڕێشم زۆر بوو هەم لە قوتابخانەوە هەم لە بواری هونەریشە جوگرافیای سلێمانی زۆر بە جوانی شارەزا ئەمە خەسڵەتێکی تریان من زۆر سوودم لەوە بینیوە کە لە ماڵی باوکی منە لەبەروی من باوکم مامۆستای مێژوو بووە زۆر گرنگی بە مێژوو دراوە ئەمە لە باگراوندی مێشکی منە دەمێکەیە هەیە وەختێک کە هاتە سەر ئەم بەرنمەیە من دوو هەوێنی زۆر باشم لەگە خۆمان گرت بوو کە بوونە کەرەستە بۆ ئەوەیکەوە بتوانم کاری تیا بکەم و ئێستا بۆ من بۆتە پیشەیەک کە لەو باوەڕێیان لەگەڵ یاشی ئاسۆ عومەر سوارە لە ڕێگەی بەرنامەی وێنەکانی دوێنێەوە توانی سەدان کەسایەتی دیاری ئەم نەتەوەیە بەسەر بکاتەوە و وێنە و ئەرشیف و یادەوەریەکانیان تۆمار بکات کە ئێستا زۆرێک لەو کەسایەتیانە بەداخەوە لە ژیاندا نەماون و ئەرشیف و بیرەوەریەکانیان بۆ مێژوو تۆمار کراوە ئەو لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە توانی هەزاران وێنەی ناوازە ئەرشیف بکات کە دەتوانرێت لە چەندین وێزگە و قۆناغی تردا بۆ توێژینەوە و نووسینەوەی مێژوو کاریان لەسەر بکرێت ئەمەش وەک شانازێکی گەورە و بەبایەخ مێژوو بۆ ئاسۆ عومەر سوارەی نەمری دەنووسێتەوە پێشێکی سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو کارمەندە کۆچ کردوانەدا نوێنم کە ساڵانێک پێش ئێمە ئەوانیش لە کاری ڕاگەاندنا ئەوانش کاریان کردووە و دەستخۆشی لە هەموو ئێوە کەم و پیرۆزباییتان لێەکەم و حەزەکەم لێرەوە ڕێز و خۆشەویستی بنێرم بۆ هەموو ئەو میوانانی لە بەرنامەی وێنەکانی دوێنێ بەشداریان کردووە درود بۆ گیانی پاچی چەندانەیەک لەوانی کە کۆچی دواییان کردووە و پیرۆزبایی لە بینەری خۆشەویستی کورسا دەکەم چونکە ئێمانیشە پەیوەندێکی ڕۆحی لە نێوان ئێمە و لە نێوان بینەرەکانە هەیە هونەرمەند ئاسۆ عومەر سوارەیەکێک بوو لە کەسایەتی ڕووخۆش و قسە خۆشەکان کە ئەمە یەکێک بوو لە تایبەتمەندیە جوانەکانی ئەم هونەرمەندە و بەردەوام کۆڕ و مەجلیسی یارانی بە قسە نەستەق و خۆشەکانی دەڕازاندەوە ڕۆژێک ژنێکە چێ بۆ ئەو شەخصە ئیتر سەرپۆشەکەی پیانە بە دیوارەکانی ئەو بە قوربانیە بێ و لێ پاڕێتەوە و تەزبیحەکەی پیانە و مەجموعەیە پەڕۆی پێیە کچانیان نەتیە بۆ مرادیان حاصل بێ و نازانم چی ئەمانە زۆر مەشغوڵە بێ بەو اینەوە
کوڕێک بە بیجامەوە ئاوا تەماشاکایەتە دەرەوەڵە پورەوە تۆ چیەکی سەعاتێکە ئەڵە چۆن بە قوربانەوە پیرمەسوورە ڕۆحم بە قوربانی ئەڵە با بە پیرمەسوورە چێ و مۆلی دەکەیەوە ئەو لایەن پیرمەسوورە لە هەرا گۆرانی بێژە نەمرەکانی کە من زۆر لەگەڵ یا ئەژیم مامۆستا عەلی مەردانە لاسایەکی مامۆستا عەلی مەردانتان بۆ باش گوڵە باغ گوڵی باغی لێکەوتوو بۆ بێدەماغی چی بۆ تۆرای هەندیسان گوڵی کەسوورەی نیسان تو خۆ پێم بڵێ لەسەرچی ما تو مەلولی بۆچی گوڵە باغ گوڵی باغ هەموو کە زەوا ئەزانێەوەی بە ڕۆژێک باوکی منی بینی بێ ئەزانێت کە باوکم کەسێکی چەند قسە خۆش بوو چەند سوابەتچی بوو لە ماڵەوە دوو ئەوەنە و سێ ئەوەنە بوو لەوانەیە هەنێک کەس هەبێت لە دەرەوە قسە خۆش بێ و لە ماڵەوە بێدەنگ بێ باوکی من بەعکسە هەموو ڕۆژێ بۆ ئێمە کەرنەڤاڵ بوو لە ماڵەوە مەسرەحی بۆ کردین شعری بۆ خوێنینەوە گۆرانی بۆ ئۆتیل قسەی خۆشیە کرد بە چەند زاراوەی کوردی قسەیە کرد بە زمانی عەرەبی بە فارسی بە زمانی ئینگلیزی شعری خوێندەوە گۆرانی ئەوت تەسەور ناکەن هەموو ڕۆژێ بۆ ئێمە احتیفال بۆ یعنی ئێستا ئێمە کە باسی یادگاریەکەن بەس یادگاری خۆشمان لە خەیاڵە چایخانی شعب بۆ ئەو ماڵێک بوو بەجددی زۆر جار تاوڵەیەک لەگەڵ ڕەفیقەکانیە جاگەر من ناوت بۆ بێنم زۆرن کەوانی تاوڵی لەگەڵەکردن بەڵام دوو کەس بە تایبەتی مامۆستا ڕێبوار و وەستا ڕەسوڵ ئەم دوو شخصیاتە زۆر لەگەڵ یا بەردەوام تاوڵەیانە کرد باوکم زۆر کە ئەیبردەوە زۆر دڵخۆش بوو کە ئەش دۆڕایانی بەجددی پێی ناخۆش بوو لە دڵەوە خەفەتی خوار کە ئەدۆڕا حتا برادەرەکانی مەجموعەیەک هەبوون هەر بەردەوام سەیری یاریەکانیانە کرد کە ئەدۆڕات بەجیا تەلەفۆنیان بۆ منە کردیانەوە باوکە دۆڕاوە منیش تەلەفۆنم بۆ کردم تو چێ دۆڕاوی و چێ پێوتی ئەین زۆر پێی ناخۆش بوو کە ئەدۆڕا من لە 1970 بۆ یەکەم جار ئاسۆم بینی چۆنیش ئاسۆم بینی کاگاکۆ ڕەفیقی لەتیفی برام بوو و ئەوان پێشینەیەکی دراوسێتی لە بینی ماڵی پورم و ماڵی مامۆستا عومەرە هەبوو دیوار بە دیوارەوە بوون بەڵام ئێمە کە گەورە بووین یەکتریمان نەبینی بوو ئاسۆ لە سجنبەر ببوو لەوا بووکەوە بیێ پرۆسەی هاوسەرگیری پێک بێنێ ڕۆژێک مامۆستا عوسمان فارس هەبوو مامۆستای مەعهەد بوو هات بوو بۆ ماڵی ئێمە لەگەڵ لەتیفی برام و کاگاکۆ باسی ئەوەی کردبوو وتبووی کاگاسۆ ئەڵەنژنە هێنێت ئەم خوشکەی لەتیف ئیتر بە مەدحی خۆیان بۆچی ئەمەی بۆ داوا ناکەی کاگاکۆش ئەم بیرۆکەی لە مێشکیا چەسپی بوو کە منی بۆ دەستنیشانکە باوکم لە مناڵیەوە ڕەفیقمان بووە ڕەفیقی گیانی بە گیانی نەک تەنها بەوشە من بیری هەر ڕۆژێکەکەمەوە بیر مەکەوێتەوە کە باوکم لەگەڵما بووە قەڵایە بووە لە پشتمان هیچ کات هەستمان بە ترس نەکردووە لە بەرەوەی ئەومان لەگەڵا بووە هیچ کات هەستمان بە قورسایەکانی ژیان نەکردووە چکای میشە ئەومان لەگەڵا بووە ینی بە شێوازێک بوو کە حەزمە کرد دایمە لەگەڵ یابم خۆی بیویستایە و نەویستایە نیوەڕوان کە تەلەفۆنی بۆ کردمە یود هاچی هەیە هەموو قسەی کە هەموو جارێک خۆی کرد هەموو دۆڵاباوە گیان هیچ لای تۆ چی هەیە ئەوت فلان تەعزیە هەیە وەرە با بچین یان تەعزیە نییە بچین وێکەوە بۆ ناو بازاڕە ڕۆشتم بە یەک و نانمانە خوارد ئەگەر ڕاکان خواردنی خۆش بووە لە ناو بازار و هەمووشیان برادەری بوون یانی بە تایبەت خواردنیان حەزیشی زۆر لە خواردن بوو بەڕاستی تر ئەوە هیوایەتێکی خۆی بوو حەزی لە گۆشت بوو یعنی بە دەرەجەیەکەم حەزی لە گۆشت بوو حەزی لە کفتە بوو حەزی لە شێغ ماشی بوو ئیتر گۆشت بە سوورۆکراوی زیاتر حەزی لێ بوو کە ئەوەش بەڕاستی بۆ خۆی خراپ بوو بەڵام حەزێکی خۆی بوو یعنی حەزی لە قیمەی سوورۆکراو بوو ئەو خواردنانی حەزی لە قەل بوو بەڕاستی زۆر حەزی لە قەل بوو شەوێ پێش تەخەڕوجەکەم تۆزێ ترسام قەلەق بووم وتی مەترسا بەیانی هەڵاسین بەیانی جەژنە چێشتی جەژنە خۆین نیوەڕۆکەی اینجا خۆمان حازرەکەین بۆ خۆشترین ڕۆژی تۆ یەکەم کەس حازر بوو بە جوانترین قاتیەوە
پێش هەمومان حازرە بوو چاوەڕێ کردین هەتا هەمومان بڕۆین بەرەو جامیعە لەوێ یەکەم کەس ئەو ڕسمی لەگەڵ کردم و بیرمە هەر لە زانکۆوە ڕسمەکەی پۆست کردبوو لە لای خۆی لە فەیسبوک سەرپەنجابەنجەکە 22 مێنێتەوە بۆسە هەپی بێرزەی زۆر سەرفەکەیتەوە دەی بیڵێ Happy birthday to us. Happy birthday to you. نية عبير سندا سيدا ماسك لا شو ولا سيدي كابيد سيدا ماسك سيدي أنا تقولي شو جوانا أنا كان على تمن دريج بي نارين توش ما تنكا بابا يا ماشي ميلادك كله نه ماشي داس كلام لي ماشي كده دي ماشي ماشي أولاش دس ما زناكي دس شي ماشي ولا هالرفيقي ناري نجو بابيلي نبو همو جارێکی هەتا من بمێنم نایڵم محتاجی هیچ شتێبێ نازی و دەلالێکی وای یابوو بە نارین زۆر جار نارین وای هەستەکە ئەو باشێتی نەکەن من تام دەقێ باوەڕ ناکەم کە کۆچی کردبێ بۆ من سەختە نازانم لە دڵی من تێگەنیان نا بۆ من سەختە هاوڕێی تەمەنێ بڕوە ئەو شەوە لای من بوو تقریبان تا سعات 8:30 لە دوایە تەلەفۆنێکی بۆ هات دوایی وتی باوە منە ڕۆبتم بۆ چۆرە ڕۆڵە خۆ هێشتا زووە هێشتا ئێوارێ وتی ئاخرەوە تەلەفۆنیان بۆ کردێن بۆ ماڵمان بتن دەباشە بڕ خوا حافیزی بێ وەڵای تر ڕۆشتەوە ئەتر ئەو ئاخر شەو بوو ئاخر لیقا بوو لەگەڵ یا کە بینیم سعات 11 بۆ ماڵی مامۆستاڕێبا ڕۆیشتن لە 11 تا 2 ئاسۆ تقریبان 2 ساعتی لە بڵین هۆڵەکە دانیشت بوو پاشان هاتە سەر جێگای نووسنەکەی خۆی بەردەوام بوو لە خوێندنەوە تا سعات 2 شەو ئەم کتێبەی لە بیرەوەریەکانم کەریمی حوسامی بەدەستەوە بوو منیش ئیتر هەر لەبەری بێخەم بووم هاتمە ناو جێگاکە بخەوم ئیتر ئاسۆ سعات 2 شەو بوو ئەم کتێبەی داخست لە لاپەڕە 2738 ئەو خۆی ئێستا ئینی کردووە حەزەکەم چەنابشتان ببین ئالێرە ئیتر وتی من زۆر مرتاحم ئەم شەو لەبەرەوەی کەوە دایکم باشە ئیتر خەوت و بەیانی کە هەستا تقریبان سعات 9 بەیانی بوو من هەسابم خەریکی ئامادەکردنی چاونانی بەیانی بووم هاتە مەتبەخەکە ئاسۆ بەیانی باشی لێ کردم و هەر ئەو عادەتەمان هەبوو دایمەن بەیانی باش وانەمان لە یەکتریە کرد هاتە مەتبەخەکە و دانیشت بەس وەکو ڕۆژانی کە نەبوو کاگاکۆ تایی سیارەکەی پەنچەر بوو چۆ دەرەوە یارمەتی بات بۆی چاکیکەن لەو بینەیە ئاسۆ بەدەنگێکی بەرز بانگی منی کرد لە کۆڵانەوە منیش بە بەڕاستی غەریب و بەلامەوە چووکە ئەنی ئەوە شیاو نەبوو لە ئەو دەنگە بەرزە کە منیش چوومە ناو مەمەڕەکەوتم وەچی ئاسۆ وتی بەیان زۆر دڵم مێشێت ئەتیوتی ئەلیاوتی جاردەیە دکتۆروتی نایز نییە بەسیتە جاردەکە و بە دکتۆرەکە گوێم لێ بوو سەی دەکردی دکتۆرەکە بە ئینوتی جاردەیە و لە سەهانەوە نوۆش ئیتر هاواری کەوتی دکتۆر جاردەیە تیا تی دە باشە دەی تیا کۆرە تی ئەو مستی لێ بەرەوە بە بەیان ئەو سەعاتش بە لای خۆ بێ ڕەویت لە خەیاڵی منە هەبوو کە ڕۆژێک جێت من مەرجی باوکمە بینم هەموو جارێکە لافیتە ببینی ئەوە ئاهاتەوە خەیاڵم کە ناوی باوکمی بەسەرەوە بێ هەموو جارە پێی بێت تاخەتە بوو بینیشم داخەوە بینیم ئەو خەڵکە هەتا مردن من سپاسیانەکەم ماڵیان ناوا بێ ئەوەی ئەوان کردویانە توانم بڵم یعنی بەشێک لە غەم و پەشاری منیان کەم کردەوە خەڵکە ئەوە بە جوانی و بەڕێک و پێچی هاتن بەدەمانەوە زۆر سپاسیانەکەم وەسیەتەکەم ئەوەیە
ئەوەی من نەمتوانیم بۆ گەلی کردی بیکەم ناڵەکان بکەم هەرچی قوربانیش لە پێناوامەت باکەم من بەبێ دەنگیە سووتێم بەخوا بەبێ ڕیا من میلەتەکەی خۆم زۆر خۆشەیە بە باش و بەخراپی حەزەکەم وانیش واکەم داواکەم هونەر بە تانوپۆیشی زێڕینی مێژووی تانوپۆت مێژوو بێن لە ناکایی هونەر عیبرەت بێنن لە ئاو لە زێڕ و زاخاوی مێژووە بەڵێنی پێی ئەوەی ئەو نەیتوانیەوە تەواوی بکە ئێمە بۆ یەکەین هەمیشە لە خزمەتی ئەو ناوە پیرۆزەی ئەوە بین خوا عمرم بە کارێکی وا بکەم کە ناوی پەجوانی بمهێنێتەوە وەکو چۆن جوارە جوانتری کەم بەس ئەوە ناڵم خۆزگە تەمەن بەدەست خۆیان بەس خۆزگە تۆزێکیکە لەسەر تەمەنی بواە چکە خۆی زۆری پێما بوو ماڵی چۆڵم ماڵی ساردە ماڵی بێدە کونجی ڕازە بەومێدی ڕۆژێکی تر کە هەڵدێ خۆنیاواتە